ئەمین ئەچینە لای پرۆگرامەکەمان کە باس لە کۆمەڵێک زانیاریەکەین لەسەر دراوە ئەلکترۆنیەکان کە ئێستا بینی هاوڵاتیان بە گشتی زۆرینەیان هەژماری خۆیان هەیە لە نێو بانقەکانە یاخود و دراوە ئەلکترۆنیانە ڕۆژانە مامەڵی پیوەکەن تەنانەت لە مارکێتەکانە لە پێداویستیەکانە لە ئاڵوگۆڕکردنی پارەیە کەسێک بۆ کەسیشکی ئەنێرێ ئەمە ڕاستە لەوانەیە کۆمەڵە سوود و تایبەتمەندی خۆی هەبێت بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە ئەمڕۆ زانیاری وەرگرین کە ئایا لایەنە ئەرێنیەکەی زیاتر باڵی کێشاوە خویان لایەنە نەرێنیەکەی کە ئێمە ترسێکمان لا دروست بێ کە پارەکانمان بفەوتێ ئەوەی کە ئێمە خستومانەتێ و پارەی ئەلکترۆنیەوە بۆی کە زانیاری زیاتر وەربگرین ئێستا بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێری خۆشەویستەوە بەڕێز دکتۆر هەرێم ڕێبوار و ڕایشکاری بازاڕە داراییەکان ڕاستەخۆ لەگەڵمانایە دکتۆر گیان سڵاو لێ بانی باش بێ دکتۆر سپاس بۆ تۆ دکتۆر پێم خۆشە سەرەتا ئێمە کە دراوە ئەلکترۆنیەکان ئێستا بەکار ئەهێنین بڵین خراپە یاخود باشە طبعا سەبارەت بە دراوە ئەلکترۆنیەکان شۆڕشێکی نوێ بوو لەناو بازاڕە داراییەکانە بە شێوەیەکی گشتی سیستەمی بلۆکچین کە پێیا بوو کۆمەڵێک بەدەر لەوەی کە دراوی ئەلکترۆنیک کۆمەڵێک خزمەتگوزاری تەکنەلۆژیشی فراهم کرد و کۆمەڵێک یعنی ئیجابیاتی طبعا کۆمەڵی سلبیاتیە لە ئیجابیاتەکان ئەوەیە کە بوو بە سیستەمێکی نوێی پەیمنت لە دنیاە کە تۆ بتوانی بە ئاسانی پارە ترانسفێر بکەی بەبێ ئەوەی کە هیچ فیەک بدەیت لە ڕاستیە ینی ئەمە بەشێک بوو لەو نەجاحەتەی کە بەدەستی هێنا چونکە بۆ ئەگەر بۆ شخصی احتیادی ئەم بابەتە زۆر بە هەندوەر نەگیرێ بۆ کابراایکی سەرمایه‌دار کە لەوانەیە ڕۆژانە چەندین ملیۆن دلار تەعامل پێ بکە و حواڵەکردنی لەوانەیە کۆستێکی زۆری لەسەر بکەوێت بۆ ئەو شتێکی باش بوو جگەلەوە سیستەمەکە ینی تۆ هەرێکێک لەو کریپتۆیانە ئەبینی لە بازاڕ هەرێکێک لەو دراوانە ئەبینی ڕاستیە بۆ ئەوە هاتووە کە کێشەیەک لە کێشەکانی ژیانی ئێمە چارەسەر بکات یعنی خۆی دروستبوونی کریپتۆکەرنسی لە دنیاە وەکو سیستمێکی بەدیل وایە بۆ سیستمی دارایی ئەمڕۆ اینجا تا ئەوەی کە ئێمە چەند نەجاحەتێنێ چەنەگەین ئەو نەتیجەی کە سیستمی دارایی جیهانی بەرە و کریپتۆکەرنسی بڕۆ ئەمە هێشتان دیار نییە بەڵام ئەمە هەوڵێکە بۆ یعنی بۆ گۆڕانکاریکردن لە سیستمی دارایی ژیانیە و بەدەریش نییە لە سلبیات یعنی زۆر جار ئەم کریپتۆکەرنسیانە بەهۆی ئەوەی کە بە شێوەی خەڵک شارەزایی لی کەمترە یاخود بە شێوەیەک لە شێوەکان بەکارێنرێت کە خەڵک هەیە سکامی پێوەکە یاخود بۆ مەسائلی سەپۆرتکردنی هەندێک گروپ و ئەحزابی دیاریکراوی نافەرمی بەکارێنرێن بۆ سپیکردنەوەی پارە بەکارێنرێ بەدەر نییە لە سلبیاتی و تا ئێستش ینی دیسنترالایزە ینی بە مرکز ینی هیچ ڕێگولیشنێکی بۆ نەکراوە هیچ ڕێکخستنێکی بۆ نەکراوە لەسەر مستەوای هیچ دەوڵەتێک ئەو دەست پێشخەرێ نەکراوەکە ڕێکخستنەوەی بۆ بکرێ هەندێک هەوڵ لە ئەمریکا هەیە هەندێک لە لیژنەی سیکوریتی و ئابووری حکوومەتی ئەمریکی هەیە بۆ ڕێکخستنەوەی ئەوە وڵانە بەڵام هێشتان سەرەتاین و پێچ هێشتان کاتی زۆری بێ بۆ ئەوەی کە بتوانن وەکو سیستەمێکی پەیمنت لە دنیا ڕێژی بخەنەوە زۆر باشە دکتۆر کاواتە بەڕای بەڕێستان چەندە گرنگە ئێمە هاوڵاتی هۆشیاری تاوامان هەبێ سەبارەت بە زۆرێک لە دراوە ئەلکترۆنیەکان ئەو کاتە بتوانین بەکاریان بێنین و ئەم هۆشیاریەوە لەکوێوە وەرگرین ڕاستە ئێمە بە تایبەتی لە عێراق و هەرێمی کوردستان لەبەرەوەی کە تاریخێکی زۆر دوور و درێژی نییە هەموویە گەڕێتەوە بۆ دوای ینی ئاشنابوونی خەڵکی ئەمە بابەتی کریپتۆکەرنسی گەڕێتەوە بۆ دوای ساڵی 2020 لە خەترەی کۆرۆنایە کە خەڵکێکی زۆر بێئیش و بێکار مایەوە لە ماڵەکانەوە و هەوڵی پەیداکردنی جۆرێکی تر لە داهاتیانەدا لە ڕێگەی ئۆنلاینەوە و ئەم بابەتی کریپتۆکەرنسی هاتە عێراق و هەرێمی کوردستان و خەڵک لە تاریخەکەی زۆر دوور نییە ینی بابەتەکەش خۆی لە دنیاە تا ڕادەیەک زۆر نوێ عمری ینی ناگاتە 15 ساڵ بابەتی کریپتۆکەرنسی لەبەرەوە پێویستی بەوە هەیە کە لەو مەجاالەیە دراسی زیاتر بکرێ معلوماتی زیاتر وەربگرێ و یعنی خەڵکی ئێمەش بەڕاستی ئەوەی لە عێراق و هەرێمی کوردستان ئەگەڕێ بەشێکی زۆری ینی کەوتونەتە دوای خەرەباڵەقی بازار خۆی لە هەموو دنیا کە ئەمە بابەتی کریپتۆکەرنسی ئێستا بۆتە بەشێک لەوە بەرهێنان یعنی ئەمە لە پۆرتفۆلیۆی هەموو شەریکەیەکە هەموو ئینستیتوشنێکی داراییە دامەزراوەیەکی داراییە قسمێک دروستکراوە بۆ کریپتۆکەرنسی بۆ بەرهێنانی مستەقبەلی چونکە ئەمە
بۆتە بەشێک لە تەکنۆلۆژیای نوێ و وەکو سیستمێکیش خۆی نمایی شەکاوەکو لە بیدایەتاوتم بۆ سیستمی دارایی داهاتوو یانی سیستمێکی دارایی جیهانی بۆ مستەقبەل ئەوان ئەو ڕیسکە هەڵناگرن کە نێن هیچ بەشێک لە مؤسسەکەیانە بۆ کریپتۆکەرەنسی تەرخانکەن بەشێک تەرخانەکەن بۆ هەڵگرتنی سەرمایەکان بە شێوەی کریپتۆکەرەنسی ئەو بەشەکەی تریشی نظامی دارایی ئەمڕۆ چۆنە بەو شێوەیە ئیدارەیەدەن باشە دکتۆر بەڕێستان ئەم لێرە بەڕێستان ببوورە قسەکەشە تاو نەکرد ئەم دراوە ئەلکترۆنیە چ تایبەتمەندیەکی هەیەوە ڕەنگە زۆرێک لە هاوڵاتیان سەریان کردبێتە سەر بەکارهێنانی ئەم دراوە تایبەتمەندیەکەی خۆی لە چیا بینێتەوە؟ خۆی لە ڕاستیە ئەوەی کە لەناو بازاڕەیە وەکو فەهمەکە تۆزێک بە غەڵەتی گەیشتووە لە حەقەتە ئێمە ئەوەی کە لەنا ئەو بازاڕایە بە حکمی ئەوەی کە ڕۆژانە ئەبینێ لە پیجەکانی لە پلتفۆرمەکانی سۆشیال میدیاوە لە یوتیوبەوە لە شوێنەکانی ترەوە ئەبینێ کە خۆمەڵی خەڵک باس لەواکەن کە پارێکی زۆریان قازانج کرد لە ڕێگەی کریپتۆکەرەنسی بوونەتە ملیۆنێر ئەو ئەدەکرێت بێتە سەرچاوەیەکی داهات و ئەم قسانش خۆی لە ئەساس هەمووی ڕاستە بەڵام ینی ئەوانەی کە ئەگەن بە پارێکی خەیاڵی و ئەتوانن ببێتە سەرچاوی داهات یعنی کاتێکی دوور و درێژیە من هەموو جارێ لە مەسەلەی بازاڕەدارەیەکان و بابەتی کریپتۆکەرەنسی شاو نمونایەنمە ئەڵێم ئەم تەلەبەیەکی ئێمە کاچێتە جامیعەوە 4 ساڵ شەو نخوونی ئەکا و بەیانی زوو لە خەو هەڵەستێ و امتحانەکە و دوور لە ماڵەوە و کێشە و مەشاکیلی ئەبێ پاشان دوای 4 ساڵ ئەبێتە خاوەنی شەهادەی بەکالیۆرۆسی اینجا بەو شەهادەی ئەتوانێت بە دوای ئیشەکە بگەڕێ پێڵێن لەو بوارە اختصاصیە تۆ هاتوویتە ناو بازاڕە داراییەکانەوە بەبێ ئەوەی کە هیچ پێشینەیەکەتەوە بەبێ ئەوەی کە یعنی دراسەیەکی باش کردوێ بتەبی بە خلالی چەند بتێ بە خلالی چەند مانگێک یعنی بتوانین نەجاحەت بێنی من پێم وایە ئەمە شتێکی ئاستەمە لە بازاڕە داراییەکانە لەبەرەوە ئێمە ئێستا ئەو نظامە ئەوەی کە لەو بازاڕە ئیش ئەکات شەڕی گەورەترین نظامی دیجیتاڵی دنیا ئەکات یعنی من بۆ ئەوەی کە خێر بکەمە بێ یەکێک زەرەر بکە لەبەرەوە لەم بازاڕەیە ئیشکردن ئاسان نییە فەهۆشیاری زۆر گرنگە و پێش ئەوە خەڵک پێویستە لەوە تێبگات کە ئەمە علمە ئەمە زانستە و پێویستی بە خوێندنەوە هەیە لەسەر مستەوای فەندەمێنتاڵ لەسەر مستەوای بنچینەی لەسەر مستەوای تەکنیکاڵیش پێویستە شخصە شارەزایە بێت دوای ئەوە لە بازاری کریپتۆکەرەنسی پێم خۆشە باسی ئەوە بکەم کە لە دنیا کۆمەڵک پێوەر و پرنسیب هەیە بۆ ئەوەی کە تۆ بتوانیت قرار بدە یاخود لەسەر کڕینی کریپتۆکەرەنسی یعنی ئەم شتانە بە شێوەیەکی عشوایی نییە لە بازاڕە کریپتۆکەرەنسیەکان بە شێوەیەکی گشتی وەکو موسسەیەکی دارایی ئەگەر تۆ بتەوێت بەشێک لە سامانەکەت بکەیت بۆ کریپتۆیەک و هەڵیگری بۆ مستەقبەڵ و پێت وابێت سیعرەکەی زیادکە پێویستە کۆمەڵێک مەرجی تیابێ هیچێک لەو مەرجانە ئەوەیە کە تۆ بێ بزانی ئەم کۆینە لە ڕاستیە پرۆژەکەی چییە چونکە وەکو لە بیدایەت تا وتم هەر دراوێک لەو دراوانەی کە دێتە ناو بازاڕە داراییەکانە بۆ چارەسەرکردنی کێشەیەک لە سیستەمی ئێستا دێتە بوون ئەبێت تۆ بزانی ئەو کۆینەی کە دروست بووە چی کێشەیەک لە ژیانی ئێمە چارەسەرەکات چ شتێکی نوێی پێیە بۆ سیستەمی دارایی جیهانی نوێ ئەمە مەرجی یەکەم مەرجی دووەم ئەوەیە کە تۆ ئەبێ بزانیت ئەم کۆینە چ مؤسسەیەکی گەورەی لە پشتە چ ئەشخاصێکی خاوەن سەرمایی لە پشتە کێتە بەنی ئەماکە ئەو کۆمپانیانە کێن کە قەبارەیەکی گرنگی بازاڕن و ئەتوانن ببنە پاڵپشتی دارایی بۆم کۆینە ئەمەش مەرجێکی ترە لە ڕاستیە مەرجێکی تری ئەوەیە تۆ بێ بزانیت ئەم کۆینە عددی چەندە یعنی سەپلایەکەی چەندە تۆ ئەگەر نەزانین سەپلایەکەی چەندە و بە شێوەیەکی یعنی مالانیهایە ئەنلیمیتد بێ سەپلایەکەی تەمانە ئەمە نابێتە دراوێکی ڕێکپێک لەبەرەوەی تۆ خەڵک هەرچەند بیکڕێ زیاتر احتیمالەتی ئەوەی هەیە کە کۆینی زیاتری لێ بەرهەم بهێنرێ ئەمانە کۆمەڵک مەرجن تۆوەکو وەبەرهێنەر پێویستە پێش ئەوە هەڵسەنگاندنی بۆ بکەیت تێبگەیت لەوەی کە تا ئەم پرۆژەیە ئەم کۆینە ئەم بابەتە بە چ شێوەیەک لە مستەقبەڵ حتا لە چ سیستەمێکی بلۆکچین دروست کراوە ئەمانە هەمووی مەرج و شەرت و شروتن بۆی تۆوەکو وەبەرهێنەر قرار بدەیت کە کۆینێک بکڕی یان نەکڕی باشە دکتۆر من پێم خۆش و پرسیاری ئەوکەم ئەم بازاری ئەلکترۆنیەکە ئێستا بەربڵاوە لە ناو خەڵکاوە خەڵکێکی زۆر ئەوێت بەشداری تیا بکە هەندێکشان لەوانەیە کۆمەڵێک تایبەتمەندیان هەبێ هەندێک لەو بانقانە ناوخۆین هەندێکیان دەرەچین هەندێکیان لە خواروی عێراقەوە هاتوون ئایا ئێمە وەکو هاوڵاتیان پێویستە هۆشیاری چیمانە بێت کە باسی هۆشیاریت کردوتێ ئاسان نییە بۆی کە منێکی هاوڵاتی موچەیەکمێ ئەیخەمە نێو ئەم بانقەوە ئەیخەمە نێو ئەم سیستەمە ئەلکترۆنیەوە پێویستە هۆشیاری چیم هەبێت کە نە زەرەر بکەم
نەپارەکەشم بفەوتێت چکە زۆر لە بانکەکان ئاسانکاریان کردو کە تۆ ڕۆژانە ئیشوکارت پێویستە نەبێت سەردانی زۆر شوێنکەیت و ئاڵوگۆڕی درایش بکەیت بەڵام گرنگە من چ هۆشیاریەکمە بێ پێم خۆشە هۆشیاریانەمان پێ بڵیت خۆی لە ڕاستیە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە تا ڕادەیەکی زۆر لە عێراقش بەگشتی خەڵک هێشتا نەگەیشتوتە ئەو هۆشیاری کە جیاوازی لە نێوان کۆمەڵێک شت بکە یەکێک لەوانە ئێمە بازارێکمان هەیە پێوتری بازاری فۆرێکس ئەم بازاری فۆرێکسە تەنها عملاتی ڕسمی تایە کۆمۆدیتیەکانی تیا لەگەڵ ئیندێکسەکان هەندێک ئەسومی ئەمریکیە لەگەڵ کۆمۆدیتیەکانیش بۆ نمونە نەوت و گازی سروشتی و زێڕ و زی و ئەم بابەتانە ئەوەیشی کە عملاتە هەمووی عملاتی ڕسمی وڵاتەکانی تیا هیچ بەشێکی تری تیانەیە یعنی تۆ معاملاتی خۆت بە شێوەیەکی گشتی لێ بە شکڵێکی ڕسمی ئەنجامەیە و بازارە داخلیەکانیش لە هەموو وڵاتەکە لەو بازارە وەرەگرێ ئەمە بە دەرەجەیەک ئێستا ئەم سێ بازارە لای ئێمە زۆر خراپ تێکەڵاو کراوە بازاری فۆرێکس بازاری کریپتۆ لەگەڵ کۆمپانیا پۆنزیەکان ئەمە بازاری فۆرێکس بەڵام بەنسبەت بازاری کریپتۆکەرنسی ئەمە پێوتری بازاری دراوە دیجیتاڵیەکان یاخود دراوە ئەلکترۆنیەکان ئەمانە بیتکۆین و ئەوانی تری شەگرێتەوە بۆ نمونە ئیسیریۆم و ئیتر هەزاران کۆینمان هەیە لەناو بازارەکە کە باسمان لە مەرج و شەرت و شروتەکانی کرد بۆ ئەوەی کە یەکێک پێویستی بە بەکاری بێنێت چۆنە بابەتێکی ترەیە کە خەتەرە لە هەرێمی کوردستانە و تا ئێستا زیاتر لە 1 ملیار دلاری خەڵک لەم ڕێگەیە ڕۆشتووە ئەویش کۆمپانیا پۆنزیەکانن ئەم کۆمپانیا پۆنزیانە دێن بە ناوی پرۆژە وێبسایتێکی جوان دروستەکەن کۆمەڵک فەیسی ئەخەنە سەر و ئیشەکەن لە ناو مجتەمەعەکانی عێراق و هەرێمی کوردستانە خەڵک ئەدۆزنەوە مارکتینگ و بە بازارکردنیان بۆ کات دەڵێن پرۆژەیەکمانە ئیتر هەر جاری بەنەوەیەک دێ ئەم پرۆژانە پارێکی زۆر لە خەڵک کۆکەنەوە چونکە سیستەمەکەی هەڕەمیە ئەو شخصی کە یەکەم جار پەیوەندیان پێوەکە ئەچێتە سەرەوە ئەوەی کە دێت لە خوار ئەو دانرێ پارە داخڵەکە پارە ئەچێ بۆ ئەوەی پێشخۆ یعنی ئەم سیستەمە بەردەوامە بێ و ئەم وێبسایت و ئەم جیهاتش بە بەردەوامی ئەمێنێتەوە هەتاوەکەوەی کە پارە داخڵکردن بەردەوامە بێت دوایی لە پڕ وێبسایتەکە داخرێ ئەبینی 20 میلیۆن دلاری خەڵک کۆمپانیا بۆ 90 میلیۆن دلاری خەڵکی باشە ئەمە چیش ئاسانیەکە کێشەکە لە کێوە سەرچاواگرێ ئەمە کریپتۆکەرنسی لە ڕاستیە بازاری دراوە دیجیتاڵەکان کار ئاسانی بۆ ئەم کۆمپانیا پۆنزیانە کردووە لەبەر ئەوەی ئەم کۆمپانیا پۆنزیانە ئەو پارەی کە لە هاوڵاتیانی ئێمەی وەرەگرن لە ڕاستیان لە ڕێگەی دراوی ئەلکترۆنیەوە وەرەگرن لە ڕێگەی USDT وەرەگرن USDTش لە بازارەکان تا ڕادەیەکی زۆر دەتوانی بە ئازانی دەست پێی بگا و بیکڕی دۆلارەکە بنێکن بە USDTەکە لە سیستەمەکە داخڵەکەن و دواتر ئەمەش یعنی زەرەر و زیانیە باشە دکتۆر دەخلی تاک و کێشەی کۆمەڵاتی لێ دروست دەبێ هەم لە ڕووی سیادیش لە ڕووی ینی سیستەم و حکومڕانی شەوتۆ دۆلارێکی زۆر بەهەدەر ئەڕوا و پارێمە باشە دکتۆر بەڕێستان وەکو دوایین پرسیار جیاوازیەکمان بۆ بکە لە نێوان دراوە دیجیتاڵەکان و دراوە ئاسایەکان ئەم دوانە چه جیاوازیەکیان هەیە؟ لە ڕاستیە دراوە ئاساییەکان بازارێکی تایبەتیان هەیە کە پێوترێ بازاری فۆرێکس فۆرین ئەکسچێنج مارکت یعنی بازاری ئاڵوگۆڕی دراوە بیانیەکانی پێڵن ئەمە بە شکڵێکی اعتیادی بۆ نمونە یۆرۆی تایە پاوەنی تایە یەنی تایە دۆلاری کەنەدی تایە دۆلاری ئوسترالی تایە هەموو بەس عملاتی ڕسمی وڵاتانی تایە و عەرز و تەڵەب و بانکە ناوەندیەکان بە جۆرەی سیاسات و دۆخی اقتصادی خۆیان کۆنتترۆلی ئەم ینی عەرز و تەڵەبی ئەم بازارە و سعرەکە دیاریەکرێ و هیچ کەسێکیش هیچ سەیتەرەیەکی نییە بەسەر ئەو بازارەیە بەڵام بازاری دراوە دیجیتاڵیەکان بیتکۆین و ئیسیریۆم و سۆلانە و کوتم چەندین هەزاری دیکە ئەمە هەموو لەسەر سیستەمی بلۆکچین دروستکراوە ئەمە دیسنترالایزە هیچ خاوەنێکی نییە کەس ینی بۆ نمونە بیتکۆین تا ئێستا نازانە کە خاوەن ینی دروستکەری بیتکۆین لە دنیای کێیە و بازارەکە دیسنترالایزن هەر کەسێک لە هەر شوێنێکی دنیاوە توانێت لە ڕێگەی ئەکسچێنجێکەوە ئەکاونتێک بکاتەوە و ئاڵگۆڕی پێ بکە و شت بکڕێ و کۆین بکڕێ و بیکاتەوە بە دۆلاری کاش و بیکاتەوە بە کریپتۆکەرنسی جامە کێشە مەشاکلەکەی لەوەیەک لەبەرەوەی کە بابەتێکی ڕسمی نیە لە پاڵ هەبوونی سیستەمێکی باش و چەند کۆینێکی باشە ئابینین بە هەزاران کۆینی خراپی تایە یعنی تۆ ئەکرێت کە سەرمایەکەت زۆر زیاد بکە و ئەکرێش ببێتە هۆی مایە پووزبوون ینی لە ڕاستیە لەبەرەوە فەرق و جیاوازەکان زۆرە لە بازارێکی ڕسمی کە بۆ نمونە کۆی گشتی ترانزاکشنی عالەمی بازاری فۆرێکس ڕێکێخا لەبەرەوەی عملاتە ڕسمیەکانی دیایە و بازاری فۆرێکش بۆ ئەو دروست بووکە ینی گلۆبال دیمان ینی بۆ بازرگانیکردن خواستی دەولی بۆ بازرگانیکردن بازاری فۆرێکسی دروست کردو بەڵام دراوی دیجیتاڵی بابەتێکی ترە کە بۆ نمونە بە ئومێدی گۆڕینی سیستەمی دارایی
جیهانی بۆ نمونە هاتووەتە بوون و سیستەم و تەکنەلۆژیاکەی داڕێژراوە. دەستەکانی خۆش بێت دکتۆر گیان، سپاس بۆ تۆ کە ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێری خۆشەویست و لەگەڵمان بووی کۆمەڵە زانیاری دانێ لەسەر دراوە ئەلکترۆنیەکان. سپاس بۆ تاوی زانیاریەکانت. دەستت خۆش ماندوو نەبێت. دەست خۆش.